President of Iraq. لە پەراوێزی کۆڕبەندی یابووری جیهانی داڤۆس لە سویسرا دکتۆر بەرهەم ساڵح سەرۆکۆماری عێراق بە ئامادەبوونی لاهور شێخجەنجی لێپستراوی ئاژانسی پاراستن و زانیاری داژ زانیاری هەرێمی کوردستان زنجیرەیەک دیدار و کۆبنەوەی لەگەڵ سەرکردە و لێپستراوانی جیهان ئەنجامدا. لە دیدارێکیشدا سەرۆکۆماری عێراق لەگەڵ عومەر ڕەزا سەرۆک وەزیرانی ئوردن کۆبەوە و سەبارەت بە پرسە هاوبەشەکان گفتوگۆیان کرد. تێیدا سەرۆکۆمار دووپاتی لەوە کردەوە عێراق خوازیاری بوتنیاتانی پەیوەندێکی باشە لەگەڵ وڵاتانی ناوچەکە. هاوکات تەکیدیشی کردەوە لە گرنگی چەسپاندنی ئاسایش و سەقامگیری لە ناوچەکە و دوورکەوتنەوە لە سیاسەتی جەمسەرگیری و یەکلاکردنەوەی بەرژەوەندیەکان. هەر لە دیدارەکەشدا باس لە دواپێشهاتەکانی ناوچەکە و جیهان و پەیوەندیەکانی نێوانی عێراق و ئوردن و چۆنەتی بەرەو پێشبردننی کرا. لە دیدارێکی تردا دکتۆر بەرهەم ئەحمەد ساڵح پێشوازی کرد لە یان ستۆلتەنبێرگ سکرتێری هاوپەیمانی باکووری ئەتڵەسی ناتۆ. لەو دیداردا باس لە بڕیاری ئەم دوای ئەنجومەنی نێرانی عێراق کرا سەبارەت بە کشانەوەی هێزەبیانەکان لە عێراق و تەکید لە گرنگی ڕێزگرتن لە سەروەری عێراق و سەربەخۆیی بڕیاری سیاسی کرایەوە. هەر لەو دیدارەدا تاوتوێی باردۆخی ئەمنی و ڕشەکێشکردنی تیرۆر و پشتیوانی لە سەقامگیری عێراق و ناوچەکە کرا. لای خۆشیەوە یان ستۆلتەنبێرگ پابەندبوونی ناتۆی دووپات کردەوە سەبارەت بە مەشقکردن و پشتیوانی سەربازی بۆ هێزە چەکدارەکانی عێراق. هەر لە درێژەی کۆبنەوەکاندا دکتۆر بەرهەم ئەحمەد ساڵح بە ئامادەبوونی لاهور شێخجەنجی لە پستراوی ئاژانسی پاراستن و زانیاری هەرێمی کوردستان لەگەڵ مارک ڕۆتە سەرۆک وەزیرانی هۆڵندا کۆبەوە. لە دیدارەکەدا سەبارەت بە پرسە هاوبەشەکانی نێوان عێراق و هۆڵندا و دوا پێشهاتەکانی ناوچەکە و جیهان گفتوگۆیان کرد. لە میانی دیدارەکەدا باس لە چۆنەتی بەرزکردنەوەی ئاستی پەیوەندیە دووقەڵەکانی نێوان هەردوو وڵات کرا. هاوکات باس لە بەشداری هۆڵندا لە چالەکی ئابووری و پێشخستنی ژێرخانی ئابووری و وەبەرهێنان لە بوارەکانی پیشەسازی و کوشتوکاڵ و کارتی وزە لە عێراق کرا. لە دوا دیداریشدا دکتۆر بەرهەم ئەحمەد ساڵح با ئامادەبوونی لاهور شێخجەنجی لەگەڵ ئەنجێلا مێرکڵ ڕاوێژکاری ئەڵمانیا لە داڤۆس کۆبەوە. تێیدا دکتۆر بەرهەم ساڵح دووپاتی لە خواستی عێراق کردەوە بۆ فراوانکردنی پەیوەندیەکانی لەگەڵ ئەڵمانیا لە بوارە جیاجیاکاندا بە جۆرێک کە خزمەت بە بەرژەوەندەکانی هەردوو وڵات بکات. هاوکات ئاماژەی کرد بە گرنگی پەیوەندیەکانی عێراق لەگەڵ ئەڵمانیا و پێویستی بەشداری ئەڵمانیا لە ئاوادانکردنەوە و هەلی وەبەرهێنان لە عێراقدا. هەروەها سەرۆکۆمار تەکیدی لە هەڵوێستی عێراق کردەوە بۆ بەستنی هەر پەیوەندێکی دۆستانە لەگەڵ وڵاتانی دۆست و دراوسێدا لەسەر بنەمای ڕەچاوکردنی بەرژەوەندی باڵای نیشتیمانی و بێ دەستوەردان لە کاروباری نەوخۆیی. هەر لە دیدارەکەدا دکتۆر بەرهەم ساڵح و ئەنجێلا مێرکڵ باسییان لە دواپێشهاتەکانی ناوچەکە و جیهان کرد و تەکیدیشیان لە گرنگی ڕەچاوکردنی دیالۆگ و لێکتێگەیشتن کردەوە بۆ چارەسەری پرسە هەڵپەسێردراوەکانی نێوان گەشتلایەنەکان لە پێنەوە بەرجەستەکردنی ئاشتی و سەقامگیری لە ناوچەکەدا.